واکە ئێمە هاوکاری ئەو خەڵکانە ئابین کە سەفەرێکیانەیە کە مناسبەیەکیانەیە شتیشانێ ئەڕوان بڵێن شار بەجێ هێڵن سەرەکان نازدان لێشەدانێن مشکلیشانەیە سەرەکانیان ئەگەر لای خەڵکدان ئەفۆتێ اینجا هێنن بۆ لای ئێمە وەکو ئوتێلێک هەم چاویشمان لێیان نەبێ هەم خزمەتیشانەکەین. ئێمە لێرە خزمەتکردی سەگەکان بکەین وەک شتن و شانەکردن و چاکردنیان و پیاسە پێکردنیان و هاوکار بین لەگەڵیانە تا ئەو کاتی کە خاوەنەکە یێتەوە. دانشە 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 ئێمە ئەمڕۆ هاتین بۆ پێپلانێت لەبەر سەفەرێکی هەفتەییمان هەیە چووکە تاکە شوێنە لە هەرێمی کوردستانە ئەو شوێنە هەبێ شوێنێکی پاک و خاوێنە خزمەتی زۆر ئەکرێ چووکە تازە کراوەتەوە شوێنە شوێنێکی زۆر باشە. بس داني ليش بكاية تقنية